ئەمەوێ بە بیری هەردوو لای بهێنمەوە عیبرەت لە نووسینە نییە بەڵکو عیبرەت لە جێبەجێکردنایە. ساڵێکی بەریانەها دەمێکی ناوشورا مستەفا دێرە و ڕسما ڕاگەهاندنا لە فاتنا سیاسی نابەرا گۆڕان و یەکێتی وەها گوت بوو. هەندێک کەسان ئەفە خەفتنا وەکە ڕەشبینیا ناوشورا مستەفا لێکدا لێ جیبجینەکردنا لە فاتنێ. لێ نەهادا بیشی دەربازبوونا ساڵێکی بەسەر لە فاتنێ نەک بێتنێ لە فاتن هاتیە جیبجیکردن بەلکو ماوداد نابەرە هەردوو ئالیاندا ڕۆژ لە دیفڕۆژێ زیدەتر بیت. هەیە نەها بێتنێ خاڵەکە لە فاتنە هاتیە جیبجیکردن. ئەو جی پێکانیا سەرکرداتی هەڤبەش بوو بۆ جیبجیکردنە و چاودێریکردنا پرۆسە جیبجیکردنا لە فاتنێ بوو. سەرکرداتیا هەڤبەژی سەبارەت وێکێ چەندی جاران جڤیەیە لێ چه خاڵەکە لە فاتنێ جیبجی نەکردنە. لە گۆری مادێ 5 لە فاتنێ هەردوو ئالێ ڕەش بوو لێسەر کارەکردنا بێ مەرجیا پەرلەمانی. لێت نەهادا یەکەتی لە جهێوەیەکێ پێداگیریە بکات لێسەر وێ خاڵێ پێشنیا ڕاگۆڕینا سەرۆکێ پەرلەمانی دایە گۆڕان. بێوی پێگەهی بارزانی رازی بووە بێ کارەکردنا پەرلەمانی بێ مەرجێ گۆڕینا سەرۆکێ پەرلەمانی. ئەڤە دەمەکیدا پۆستێ سەرۆکێ هەرێمێ ئاریشا یاسایی هەیە نەک پۆستێ سەرۆکێ پەرلەمانی. هەر لە گۆری لە فاتنێ بڕیار بۆ هەردوو ئالی هەفەیمانیەتێکێ دروست بکەن بۆ فراکسیۆنەخوا لە پەرلەمانە کوردستانە و پەرلەمانی عێراقێ و جڤاتên پارێزگاهان. لە هەیانها چه جوان هەفەیمانیەتە نهاتیە پێکانین. دێ لە فاتنێدا تەکەزی لێسەر بەیەکی هاتیەکردن کو ریفراندۆم بابەتێکی نیشتیمانیە دوێتن لە پەرلەمانە کوردستانە بێتە ئێکالیکردن. لێت هەیە مادار بازبوویدا نەرینا یەکەتی سەبارەت بە پرسە ریفراندۆمێ لە نەرینا پارتی نێزیک بوو. بەبێ کارەکردنا پەرلەمانی یەکەتی لەگەڵ پارتی تێکەزی لەسەر ئەنجامدانا ریفراندۆمێ دەکات دێ ئیساڵدا. پشتی لە فاتنێ بڕیار بوو شاندە بەشە گۆڕان و یەکەتی سەردانا پارتی بکەن. لە لڤێداویە لە جهێوەیەکی یەکەتی بزافکردن لەگەڵ پارتی بێ شاندە هەڤبەش سەبارەت بە پرسە ریفراندۆمێ سەردانا و گۆڕان بکەن. لە گۆڕان پێشوازی لێ شاندی نەکرد. زیدەباری وەیەکێ لە فاتن نەهاتیە جیبجیکردن. بەرپرسن یەکەتی هەیە نەهات گەل وەیەکێدانە کو بەردەوامی تێکەزیە لەسەر وەیەکی دکەن کو پابەندن بێ لە فاتنێ لەگەڵ گۆڕان. لڤێرەدا پرسیار ئەوە ئەگەر یەکەتی دەوێ قۆناغەدا لە فاتنێ جیبجی نەکات ئەرێ جیبجیکردن بۆ کەنگی هەلگرتیە.